من پێشەکێمە سپاسی هەموو دانیشتوانی شاری سلێمانی و هەرێمی کوردستان بکەم کە بەردەوام هاوکاری نەخۆشخانەی هیوا بوون، چ بە هاوکاریەکانیان یاخود بە خۆبەخشی. ئەمڕۆ پێویستمان بە جۆرێکی تر لە هاوکاریکردنی ئەم نەخۆشخانە هەیە، ئەویش بە خۆپاراستنە لە ڤایرۆسی کۆرۆنا و بە هاوکاریکردنی توشبوانی شێرپەنجە بۆ ئەوەی دوور بن لەم نەخۆشیە. ئێمە بە پێویستمان زانی ئەم ڕێنمایانە بە هاوڵاتیان بڵین، لەبەرەوەی ئێمە لە ماوەکانی پێشوودا لە کاتی ئاساییدا لەم نەخۆشخانەیە زیاتر لە 600 بۆ 800 نەخۆش ڕۆژانە سەردانی کردوین و بە خۆشحاڵیەوە چارەسەرەکانمان بۆ دابین کردوون. بەڵام لەم ڕۆدا ئەگەر بێت و ئەم قەڵەواڵغیانە بەردەوام بێ لە ناو نەخۆشخانەکان ئەوە مەترسێکی زۆر لە سەر توشبوانی شێرپەنجە و هەروە لەوانەیە ببین بە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. بۆیە بە پێویستمان زانی ئەم ڕێنمایانە بە بەڕێستان ڕابگەێنین. خاڵ یەکەم تایبەت بەو نەخۆشانەی کە توشبووی شێرپەنجەن و تازە خراونەتە سەر چارەسەری شیمیاوی، داواکارین لێیان ئەوانەی کە دانیشتووی ناو پارێزگای سلێمانین لە کاتی مۆعیدی دیاریکراوی خۆیان دابێنە نەخۆشخانە بۆ وەرگرتنی چارەسەرەکان و لە هیچ ڕۆژێکی تردا سەردانی نەخۆشخانە نەکەن. خاڵی دووەم ئەو توشبوانەی شێرپەنجە کە لە دەرەوەی پارێزگای سلێمانین لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستان یاخود عێراق، ئەوە تا بەرواری 15 چوار بۆ وەرگرتنی چارەسەر بە هیچ شێوەیەک سەردانی نەخۆشخانەی هیوا نەکەن، چکە ئێمە ناتوانین چارەسەریان بۆ دابین بکەین. ئەمەش بە مەبەستی کەمکردنەوەی هاتوچۆ لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان و عێراقدا. و ئەو نەخۆشانش کە سەردانی نەخۆشخانەی هیوایان کردووە پێشتر، بەڵام توشبووی شێرپەنجەنی نەخۆشی خوێنی ئاساییان هەیە، تکایان لێ دەکەین لە ئێستادا سەردانی نەخۆشخانە نەکەن تا بەرواری 15 چوار و لە دوای ئەو بەروارەوە بێنەوە بۆ وەرگرتنی چارەسەرەکانیان. لەبەر ئەوەی ئەوانە نەخۆشی ئاسایین، زۆر ئاسایی ئەگەر بێت و بۆ ماوەی مانگێک نێنەوە بۆ لای پزیشکەکانیان، واتە لە دوای 15 چوارەوە سەردانی نەخۆشخانەی هیوا بکەن. ئەو کەسانی کە دووچاری نەخۆشی شێرپەنجەن تکایان لێ دەکەن زۆر لە خەڵکی ئاسایی زیاتر پابەندی ڕێنمایەکان بن لە ماڵەوە و لە دەرەوەی ماڵەوە. زۆر زیاتر دەبێت خۆیان پارێزن لە قەڵەباڵغی، لە کۆبوونەوە، لە چوونە دەرەوە، لە خواردنی دەرەوە بە شێوەیەکی منتەزەم دەستیان پشۆن، تێکەڵی خەڵک نەبن، خەڵک سەردانیان نەکات، چونکە بەڕاستی زۆربەی ئەوانەی کە شێرپەنجەیانە بەهۆی چارەسەرەکانەوە یاخود بەهۆی شێرپەنجەکەوە سیستمی بەرگری لەشیان جیاوازە کە ئاسانتر ئەم ڤایرۆسە کاری لێ دەکا و هۆکارێک دەبن بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. ئەو توشبوانی شێرپەنجە کە بۆ ماوەیەکی دوور و درێژە، واتە زیاتر لە ساڵ و 2 ساڵە لەسەر چارەسەری کیمیاوین، ئەوانیش دەتوانن تا 15 چوار ئەگەر مۆعیدیشیانە بێ سەردانی نەخۆشخانە نەکەن، چارەسەرەکانیان دوا بخەن بۆ دوای 15 چوار سەردانی نەخۆشخانەی هیوا بکەن بۆ وەرگرتنی چارەسەر. هەموو نەخۆشێک و بە تایبەتی توشبوانی شێرپەنجە ئەگەر سەردانی نەخۆشخانەی هیوای کرد یاخود هەر نەخۆشخانەیەکی تر، تکای لێ دەکەین لانی کە ماسکێکی ئاسایی بەکار بهێنێ و پێش چوونە ناو نەخۆشخانە و دوای دەرچوونی لەوێ دەستی بە تاقیم بکات و ئەگەر توانی دەستکێش بەکاربێنێ ئەمە کارێکی گونجاوترە. لە کاتی بوونی هەر نیشانەیەکی هەڵامەتی ئاسایی تکا لە توشبوانی شێرپەنجە دەکەین. ئێمە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ژمارەیەکی تایبەتیان پێ ڕادەگەیەنین کە پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنەوە بکەن بۆ وەرگرتنی ڕێنمایی لە نەخۆشخانەی هیوا. لە هەموو حاڵەتێکدا پێویست ناکات سەردانی نەخۆشخانە بکاتەوە لە کاتی بوونی هەڵامەت، بەڵام لە کاتێکدا ناسستوندێکی زۆری لەگەڵ بوو، بێزێکی زۆری لەگەڵ بوو، ئەوە ڕاستەوخۆ پەیوەندی بە پزیشکەوە بکات، کارێکی باشە. بەڵام لە کاتی بوونی نیشانەکانی هەڵامەتی ئاسایی تەنها پەیوەندی بەم ژمارەیەوە بکە. ئێمە لەلایەن تیمە تەندروستیەکانمانەوە زانیاری پێویستی پێدەگەێنین و ئەگەر پێویستیشی کرد لەلایەن مۆبایل تیمەکانمانەوە سەردانی دەکەین بۆ پێدانی چارەسەری پێویست لە ماڵەوە. تەنها لە حاڵەتێک کە زانیمان 100% پێویستە لەو کاتە سەردانی نەخۆشخانەکان بکرێت. ئێمە جارێک کە سوپاسی ئامادەبوونتان دەکەین، هیوادارین هەموو لایەک پابند بێ بەم ڕێنمایانەوە هەتاکو بەڕێکردنی ئەم ماوەیە کە تێیدا بەداخەوە
هەموو گیان گیرۆدە بووە بە دەست ڤایرۆسی کۆرۆناوە هیواداری هەموو لایەک هاوکارمان بێت و دڵنیاشتان دەکەینەوە ستافی تەندروستی کارمەندان و پزیشکان هەموو لە حاڵەتی ئامادە باشیدان بۆ هەر حاڵەتێکی نەخوازرا و ئامادەم بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و پێدانی چارەسەری پێویست و هەموو ڕێکارە خۆپارێزیەکانیش لەناو کارمەندان و پزیشکانی تەندروستی ئامادەکراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم جۆرە ڤایرۆسە و زۆر سپاس.